فیلمی ئەبسێشن یەکێک لە گەورەترین فیلمەکانی ئەمساڵ بۆ دەتوانین بڵێن یەکێک لە چاوەڕوان نەکراوترین فیلمەکانی ئەوساڵ کە چاوەڕوان نەدەکرا بەو شێوە ببیتە ترێند و ئەو سەرکەوتنە گەورەیە بەدەست بێنن بە بودجەیەکی کەم داهاتێکی زەبەلاحی کۆکردێتەوە هەتا و دقیقە ئەو قسەیە دەکەم فیلمەکە یەکێک لە سەرکەوتوترین فیلمەکانی ئەم ساڵە فیلمەکە بۆتە قسە و باسی میدیا و بینەران کە خەڵکێکی زۆر فیلمەکەیان بەدڵە و قسە و باسێکی زۆری لەسەر دەکرێت اینجا کورتەی فیلمەکە باز دەکەم کۆتەیەکەتان لێ تێک نادەم بێ سپۆیلە کورتەی فیلمەکە چیرۆکەکە دەربارەی گەنجێکە بە ناوی بێر کە بەنێنی شەیدا و عاشقی کچێک دەبێت بە ناوی نیکی کە ئەو دوانە پێکەوە لە دوکانێکی مۆسیقا کار دەکەن بێر کوڕێکی شەرمنە ناتوانێت ئەو ڕازێکە لە دڵیەتی ڕاستەخۆ بۆنیەکی هاوڕێی دەری ببڕێت ناتوانێت ڕاستەخۆ پێی بڵێت کە من تۆم خۆش دەوێت تۆم بەدڵە لە کاتێکدا تەواو ناومێت دەبێت ڕێک لەو کاتەدا دارێکی سحری دەدۆزێتەوە کە داری یەک ئاواتە یەک ئاوات بخوازە و بۆ دێتە دی بێر ئاواتێک دەخوازێت و دەڵێت خۆزگە نیک منی خۆش بوێت زیاتر لە هەر کەسێکی تر لەم جیانە نەفرەتیەدا ئاواتەکەی دێتە دی بەڵام ڕێک پێچوانی ئەوەی کە بیری لێ دەکردەوە ڕێک پێچوانی ئەوەی کە ئاواتی بۆ خواست بوو ئاواتەکەی دێتە دی ئاواتەکەی بە شێوازێکی زۆر تاریک و ترسناک دێتە دی سەرەتا عشقی نێوان ئەو دوانە وەکو خەونێکی زۆر خۆش دەست پێ دەکات بەڵام هەرزوو دەگۆڕێت بۆ کابوسێکی پڕ لە تونند و تیژی و خوێن ڕشتن چونکە نیکی دەگۆڕێت بۆ کچێکی دەروون بریندار و زۆر پێیوەست بە بێرەوە بێر پەشیمان دەبێتەوە لە ئاواتەکەی بەڵام تازە گەڕانەوەی نییە دەرێنەری ئەو فیلمە ترسناکە کاری بارکرد کە تەنیا 26 ساڵەوە دەرێنەرکی زۆر باشە ئەو لە یوتیوب و لە تیکتۆک بە کورتە فیلمە ترسناکەکانی ناوبانجی زیاتر دەرکەجا ئەو فیلمە تەنیا پشت بە ترساندنی لە نەکاو نابەسێت بەڵکو کەشێکی خنکێنەر و پڕ لە دڵەڕاوچێ دروست دەکاتن جوو لە جەستەیەکانی نیکی و سیرکردە لە ناکاوەکانی لە تاریکی ڕێک موچورکە بە گیانی بینەردا دەهێنێت جا دەرێنەر زۆر بە زیرەکانە کەمێک لە کۆمیدیا ڕێشی تێکەڵ بە فیلمەکە کردو بە تایبەت لەو دیمەنەی لەو کاتێکە بێر تێدەگات کە ئاواتەکەی چ کارەساتێکی شومی بەسەرداهێنەوە بەگشتی فیلمەکە ڕخنەیەکی توندە لە چەمکی پەیوەندە ژاراویەکان و ئەو تێڕوانین و بیرکردنەوەی ئەو جۆرە پیاوانەی کە پێیان وایە دەبێت ئافرەت بە تەواوی و بەبێ مەرج تەنیا بۆ ئەوان بژین ڕێک وەکو بێری کارکتەری سەرچیمە کاتێک دەگاتە عشقەکەی تێدەگاتن کەەوە حەشق نییە بەڵکو زیندانێکی ترسناکە جا دوو کارکتەرە سەرچیەکە دوو ڕۆلی زۆر باش دەجێڕن تەنیا شتێکە ڕخنەم لێ هەبوو فیلمەکە بە خێرایکی زۆر باش دەست پێ دەکات بەڵام لە ناوە ڕاستی فیلمەکە ئەو خێرایە کەم دەبێتەوە بە تایبەتیش ئەو کاتێکە بێر لە کارەساتەکە تێدەگاتن ئەو کاتە ئەو خێرایی سەرەتا نامێنێتن بەرەبرە هێواش دەبێتەوە جا فیلمەکە پڕ لە دیمەنی خوێناوی ئەوانەی کە حەز ناکەن بینەری دیمەنی خوێناوی بن با سێری ئەو فیلمە نەکەن بەڵام ئەوانەی کە عاشقی فیلمە ترسناکەکان بێگومان دەبی بینەری ئەو فیلمە بنکە بۆ من باشترین فیلمی ترسناکی ئەم ساڵە هەتاکو ئەو دقەیەکە ڤیددیوکەی تێدا تۆمار دەکەم یەکێکە لە باشترین فیلمە ترسناکەکان بێگومان شانی ئەوەیە کە بینەری بجا شتێکی وام نەماڵۆ سەر فیلمەکە هاشتێکتان ماوە لە کۆمنت سەرنجی خۆتان بنووسون و ئەگەش بینەری نەبوون بۆتان پێشنیار دەکەم بە تەنیا لە کەشێکی تاریک بینەری ئەو فیلمە ترسناکە بن وە چێژی لێ ببینن تا ڤیددیۆشی تر دێمەلاتان ئاسوودە خۆش بەخت بن